لە سەردەمێکدا کە مرۆڤ گەیشتۆتە لوتکەی پێشکەوتنی مادی لە ڕۆژگارێکدا کە تەکنۆلۆژیا بۆشایی نێوان شوێنەکانی پڕ کردوتەوە، لە کاتێکدا کە زانست سنوورەکانی بەزاندووە، ئێمە لێرەین تا باس لە قەیرانێکی قوڵتر بکەین، قەیرانی ڕۆحی مرۆڤایەتی. خۆشەویستانم، شەو لە چامەدا لەگەڵ میوانە بەڕێزەکەمان مامۆستا ئەبوبەکر کاروانی، نووسەری کتێبی چوارینەکانی کاروانی، قوڵ دەبینەوە لە نەخۆشیە ڕۆحیەکانی سەردەم و ڕێگای چارەسەرکردنیان. دەمێکە بوومە دێوانە و ئەم دڵە شێتم ناسرەوێ، لە هیچ ئامێزێکی گەرما ئۆقرە ناگرێت و ناخەوێ. هەرچەندە هەوڵە دەم ئێستا داوای ڕەهاییم لێ نەکا، کەچی ئەو هەر بەرزە فڕە و با وشی سۆزی ئەوێ. چاوکەرەوە با ئەستێرە پۆل پۆل بڕژێتە چاوانت، خۆر و مانگ و کەشکەشەکان ببنە بارەگا و باوانت. هەڵبڕێژە ئاهی دەروون بۆ خاوەنی گەردون و بوون، لە بەردەم دەریای لێخۆش بوون، سام نەتگرێ لە تاوانت. شۆخی دنیایەکم ناوێ فریومدا بەعیش و ناز، دڵخۆش ناکەم بە ڕووبارێ بێتاتە نوێژ و بەردەباز. کە من لێرەدا ڕێبوار بم، درەختی سەرڕێم بەسە بۆ گەیشتن بە دوا مەنزڵ، بیستنی خۆشترین ئاواز. بەڕێزان، لە پێشەکی کتێبی چوارینەکانی کاروانیە هاتووە کە مرۆڤایەتی لە ئێستادا گەرچی بەڕواڵەت لە جیهانێکی پێشکەوتووە ئەژی، بەڵام لەسەر ئاستە ڕۆحی و معنەوی و ئەخلاقیەکەیە باجێکی گەورەی داوە. ئەم وشانە وێنەیشە ڕاستەقینەی قەیرانی ئەمڕۆمان پێبەخشن. بەڵێ عەزیزان و خۆشەویستان، بۆ ئەم مەبەستە زۆر بە خۆشحاڵیەوە میوانداری مامۆسای بەڕێز و خۆشەویست مامۆستا ئەبوبەکر کاروانیمان کردووە، خاوەنی کتێبی چوارینە عیرفانیەکانی کاروانی، کە کرێ بڵێین لە دوای بابە تاهیرەوە ئەمە یەکەمین کتێبی چوارینەی عیرفانیە. زۆر بەگەرمی بە خێراتن تەکەین مامۆستای، خوا بەخێر بێ. سپاس بۆ کاک بیلال کەیوانی و بینەرانی خۆشەویستیش. لە پێشەکی کتێبەکەیە زۆر لەسەر ئەو وەستاوی کە ئێمە لە دووڕیانێکین، دووڕیانی قەیرانە ڕۆحیەکان لەگەڵ هەبوونی دنیایەک لە معریفەی زانستی و نزیک بوونەوەی وەکوڵێ نازانم چۆن ناو بنەی تەکنەلۆژی لە یەکتر، بەڵام تۆ ئەڵەی مرۆڤایەتی لە بەردەم قەیرانێکی گەورەی ڕۆحیایە و کە باجێکی گەورەش ئەدا. ئەم باجە گەورەیە چییە؟ بەڵێ بەنای خوای بەخشندەی میهرەبان، دووبارە سپاس بۆ بەڕێزت بۆ بەرنامەکەت. بێگومانەوە من نیم ئەڵێم کە مرۆڤایەتی لە قەیرانێکی ڕۆحی قوڵ و بەسوێ ئاژی. ئەوە چەندین بیرمەند و فەیلسوف و زانای بواری دەروونناسی و کۆمەڵناسی و بیرمەندی گەورەی جیهانین کە باز لە مەترسێکی گەورەکەن بۆ پاشە ڕۆژی مرۆڤایەتی. تەنانەت باسەکە گەشتۆتە ئەوەی ئایا مرۆڤایەتی ئەمێنە یان نامێنێ، ئایا مرۆڤایەتی دوان ڕۆژی هەیە یان نیەتی. ئەگەر بێت ئێمە ئەو توێژینەوە نەبخوێنینەوە لە سەراستی جیهان کە باز لە قەیرانە ڕۆحی و ئەخلاقی و معنەویەکانی مرۆڤەکەین، هەست بۆن کوڕوزاکەین کە لە دەرونی مرۆڤایەتیەوە بە ئێماگە. مەسەلەکە ژەوەیە کە مرۆڤ بۆ ئەوەی کە بە مرۆڤی بمێنێتەوە ئەبێ نەبێ بە ئاژاڵ بە تعبیرێ ئێرستۆ، نەبێ بە خواوەند. هەر کاتێ مرۆڤ داوەزی بۆ ئاستی ئاژاڵ یا تەماحی بوون بە خواوەندی هەبوو، ئەو کاتان نابێ بە خواوەند، بەس مرۆڤ نامێنێ، ناشبێ بە ئاژاڵ، بەزە بێ بە مرۆڤێکی مەسخ بوو. لە هەندێ ڕۆوە هەندێک جار بەداخەوە مرۆڤایەتی دابەزیەوە بۆ ئاستی ئاژاڵ، لە هەندێ ڕووشەوە ئیدعای خواوەندێتیەکە. بۆیە لە ئەم نێوەندایە جاری وهەیە ئێمە لەبەردەم مەسخبوونی مرۆڤایەتیای. ئێمە
بەردەوام مرۆڤ لە بەردەم دووبارە پێناسەکردنەوەیە. مرۆڤ چییە؟ مرۆڤ کێیە؟ پێداویستیەکانی مرۆڤ چییە؟ ئەمە پرسیارێکن دووبارە بنەوە. قوتابخانەی فکری جۆرا و جۆر، فەلسەفی جۆرا و جۆر، ئاینەکان، قوتابخانە ئەدەبیەکان، زۆر کەس بەشداریان پێناسانەکەن. زۆر گرنگە ئێمە مرۆڤ بناسین بۆ ئەوی بزانین چۆن مامەڵە لەگەڵم مرۆڤ بکەین. مرۆڤ تینوێتی، بەڵام ناکرێ ئەوەی ئێمە ئاوی ساردی بکەین بەسەر و شانە، بەسەر و ملیە، وا بزانین بەوە تینوێتیەشکێ. ئەبێ ئاوەکە بخواتەوە. سەرنجام زۆر کەس بیریان کردەوە. زۆر کەس شەڕیان کرد لەگەڵ سروش، پیان وابوو شەڕ بۆ مرۆڤەکەن، شەڕ بۆ مرۆڤایەتیەکەن. بەڵام لە بەرەنجامی کۆتاییە دەرکەوت شەڕ لە دژی مرۆڤەکەن بە ناوی شەڕ بۆ مرۆڤایەتیەوە. مەولانا ڕۆمی تۆ زۆر شارەزای ئەو بوارەی کاڵێ مرۆڤ هیچ نییە جگە لە ئەندێشە، جگە لە ڕۆح. بۆی ئەگەر مرۆڤ پەلامارتدا لە ڕووی ڕۆحیەوە، یعنی مرۆڤ ئێسکە پەیکەرێک ئەمێنێتەوە، ئەوەی ئەمێنێتەوە مرۆڤ نامێنێتەوە، بەڕواڵەت مرۆڤە، بەس مرۆڤ نییە. برات لە ئەو ئیلاهینامەیە کە لە کۆتایی دیوانی چوارینەکان ئەوەی خانەقای دڵات چاپم کردووە، باسیەوەکەم ئەو ململانەی لە نێوان عەشق و لە نێوان دڵ و عەقڵە هەیە لە ئەدەبیاتی عرفانیە. باسی ئەم عەقڵە نییە کە ئێمە تێگەیشتوین، باسی عەقڵێکی بە شەهوەت بووە، عەقڵێکی بە شەهوەت بووە. ئەگینا خودی ئەم دڵی ئێمەش باسیەکەین، یعنی فۆرمێکی تری کاراکردنی عەقڵە، بەس عەقڵێکە لە زکر و لە فکردا نابڕێ، عەقڵێکە تێکڵاوە بە زکر و بە شکر، بە یادی خوا، بە سوپاسی خوا. لێرەوەیە کە ئینسان نەم سەردەمەیە لە ڕاستیە، بۆیە بە تەواویمانە ئینسان زۆر ئازاری لە کۆڵ بۆتەوە بەهۆی زانستەوە، بەهۆی تەکنۆلۆژیاوە، ڕێگاکان کورد بوونەوە، نەخۆشیەکان کەم بوونەوە، دەرفەتەکان زۆر بوون، حەزەکان فراوان بوون، تێربوونی حەزەکان زۆرتر بوون، بەڵام تینوێتی ڕۆحی، چەوسانەوەی ڕۆحی، قەیرانی معنەوی بۆ ئەم مرۆڤە بەداخەوە لە هەندی ڕۆلانی کەم چەند قات بووتەوە. بۆیە ئێمە پێویستیمان بە خزمەتگوزاری زۆر گەورە هەیە لەم بوارە. مەحوی شارێکی هەیەڵێ لە بەنگ ئەم بەنگیانە چی دەبینن خۆ لە خۆگۆڕان لە دنیادا مەداری عیش و خۆشی خۆ نەناسینە. عیرفانی جواب بزانم یەکەم هەنگاوی بۆ ئەوەی کە ئینسان بچێتە ناو ئەم دایرە گەورەیە عیرفانەوە ئەڵێ خۆت بناسە. ئێمە لە ئێستاە بەجددی لە نێو ئەو هەزاران دەمامکەی کە ینی ڕۆژانم مرۆڤی ئێستا لە ڕوخساری خۆی ئەنێ، هەر یەکەو بە ناوێکی جیاواز، هەر یەکەو بە شێوازێکی جیاواز، ئێمە چۆن بتوانین لە ناو ئەم تەواوی دەمامکە بینە دەرەوە و خۆمان بناسین. وەزیفەی عیرفان لەم بابەتەوە چییە؟ تۆ چۆن لە چوارینەکانی خۆتا ئاماژەت بەم بابەتە کردووە؟ مرۆڤ بۆ ئەوەی مرۆڤ بمێنێتەوە ئەبێ کۆی مرۆڤ وەرگرین وەک ئەوەی کە هەیە. مرۆڤ عەقڵی هەیە، ئەم عەقڵەشە بێ لەسەرەوە بمێنێتەوە، نابێ کودەتا ڕووب بە بە تەعبیری قورئان لە سوورەی مولکە، نابێ ئەم عەقڵە بکەوێتە خوارەوە قاچ بکەوێتە سەرەوە، ئەبێ ئەم عەقڵە لەسەرەوە بمێنێتەوە، کۆنتڕۆڵی حەز و ئارەزوو شەهواتەکان بکە کە نوێنەرایەتی حکمەتەکە. دڵێک هەیە کە شوێنی بەرهەمێنانی هەست و پاک و جوانەکانە، ئەبێ ئەم دڵەش بمێنێتەوە، ئەم دڵە لە کارکەوت مرد، یعنی ئیتر مرۆڤ بشکەوێتەوە. لە ڕاستی ئێمە حەز و نەفس و جەستەشمانەیە، ئەبێ ئەمەش وشک نەبێتەوە بە ناوی ئەوەی کە ئێمە دڵێکی زاکر و شاکرمان هەیە و زەودمان هەیە و لە خوانی زیگە بێتەوە. نا ئەگەر بێت ئەم جەستەش مافی خۆی پێ نەدێ، حەزەکانی تێر نەکەی بە شێوەیەکی سروشتی و ئەخلاقی، لە ڕاستی ئەمە خزمەت بە گەورەبوونی ڕۆحی ئینسان ناکە. ئەگەر خزمەت بە هەندێ کەسی زۆر خاص بکە، لە ١٠٩ خەڵکی ناتوانن بەم جۆرە ڕۆحی خۆیان پەرە پێ بن. لەبەرەوەی ئیسلام دیدێکی لە ڕاستیان میانەڕەوەی هەیە، یا بڵین ئاینی مرۆڤی سادەیە، مرۆڤی نۆرماڵە. ئیسلام ئاینی مرۆڤی نۆرماڵە، ئاینی مرۆڤی لە ١٠٥ جیهان نییە کە ئەرستۆکراتی فکریە، ئەخلاقیە، مالیە، داراییە، ئەم جۆرە شتانە. لە ١٩٥ ئەم ئینسانە ئێوە نۆرماڵ بژی لە ژیانی خۆیە. بۆیە ئەبێ عەقڵی ئامادەیی تیابێ، ئەبێ دڵی ئامادەیی تیابێ، ئەبێ حەزە جەستەییەکانیشی ئامادەیی تیابێ. حەزە جەستەییەکان تەنها ئەوە هەیە لە چوارچەوەی ئەخلاقا ممارەسەیان بکە، ڕۆڵی ڕۆحی خۆیان نەجێڕن. بۆیە سێ کەس جنس ڕۆڵی ڕۆحی هەیە، یعنی ئەتوانی تۆ هەر ئەم سێ کەسە وا لێ بکەی وەزیفەی ڕۆحی بمێنێ،
بەشدار بێ لە بەرەو بەرزکردنی تۆ لە ڕوو ڕحوو معنەویەوە هەرە شتوانی بیکەی بە وەسیلەیە لە ڕاستیە بۆ داڕوخانی تۆ ئەمە چی واکە ئەم ڕۆڵە پێچەوانانە بگێڕێ تا چەند لە چوارچێەوەی ئەو وەزیفەیە کە ئەم جنسە لە وەک ئینسان بۆ تۆی ئەگێڕێ لەو چوارچێوەیە ممارسەیەک عەقڵ ئەتوانێت بێ بە بەهێزێکی وێرانکەر لە ژیانی تۆیە کە بووە بەهێزێکی وێرانکەر کە توانای زۆر وێرانکەری بەم ئینسانە داوە بە جۆرە مرۆڤایەتی وا لێ کردو ئێستا ئامادەی کردووە بۆ جەڵتەیەکی گەردوونی مرۆڤایەتی توانای خۆکوشتنی گەردوونی هەیە توانای ئێوەی هەیە خۆی قڕکە کۆتایی پێبێنێ یعنی بەم مرۆڤایەتی هەیە کۆتایی بێ لە هەمان کاتام عەقڵاتوانە لە ڕاستیە ئاسۆی زۆر بەرین و قەشەنگ و جوانمان بۆ بکاتەوە لە هەمان کاتە دڵی ئینسانەکانیش لە ڕاستیە بەو ئەندازەی کە یعنی لێبوردەیی و میهرەبانی و جوانی و ناسکی و خۆشەویستی و عشق و ئەمانەی تیاجێ بێتەوە وریانەبی حەقد و ڕق و بغز و تاق و ئەم جۆرە شتانەشی تیاجێ بێتەوە ئەمما گەر مرۆڤمان بەم کۆیە وەرگرت نەهێڵین مرۆڤی تاگڕەهەند دروست ببێ بە تعبیری هەندێک لە فەیلسوف و بیرمەندەکانی قوتابخانەی فرانکفۆرت کات مرۆڤی تاگڕەهەند دروست بوو جەستە زاڵ بوو بەسەر لایەنەکانی ترە یا عەقڵ زار بوو بەسەر لایەنەکانی ترە یا ڕوح زاڵ بوو بەسەر لایەنەکانی ترە ئێمە مرۆڤی کەچمان بۆ دروستە بێ مرۆڤی شەلمان لەنگمان بۆ دروستە بێ ئیترە مرۆڤە ناتوانێت بە شێوەیەکی سروشتی ڕۆڵی خۆی ببینێ ناشتوانێت بە شێوەیەکی سروشتی چێژ لە ژیان ببینێ لێرەوە ئەم مرۆڤە لە ڕاستیە مرۆڤی تاگڕەهاند لەبەردەم مەترسی بە شتومەکبوونایە بە شتبوونایە و مرۆڤایەتی لە ئێستایە یا بڵین مرۆڤ لە ئێستایە لە بەردەم مەترسی بە شتومەکبوونایە و ئێمە ئەمەیەکە لە مەترسیەکانی سیستمی سەرمایە دیارە لە جیهانە بە تایبەتی کە بۆتە هونەرمەند و وەستال بە شێوەیەکی شێتانە بۆ داهێنانی حەزی بێسنوور پێداویستی ساختەی بێسنوور بۆ ئینسان بە جۆرێک کەوای لێ دێ مرۆڤ لە ڕاکردن بە دوای تێرکردنی حەزەکانیە خودی خۆی لە بیرەچێتەوە خۆی ئەوێ بە ئامراز هەر دۆخێکیش بە تعبیری کاند مرۆڤ تایە بوو بە ئەمراز جا خۆی بک بە ئەمراز یا دۆخێکی سیاسی و فکری و کۆمەڵایەتی و ئەخلاقی تیا بێ بە ئەمراز یا هەتا بە ناوی دینەوە ببێ بە ئەمراز دۆخێکی ناخلاقیە ئەبێ مرۆڤ بە ئامانج بمێنێتەوە بۆی ئێمە لە دۆخی خێق ئەخلاقا بژین لە هەر شوێنێکی ژەخلاق نەما مرۆڤ لەو شوێنەیە حزوری نییە بابە پەیکەریش حزوری بمێنێ و لەو شوێنێ ئەخلاق لاواز بوو لە ڕاستیان مرۆڤ ناتوانین بڵین ئەتوانێت چێژی مرۆڤانە لە ژیانی خۆی بەرێ بابێنەوە سەر چوارینەکان من حەزەکەم ینی دیوێکی دیکەی جەنابەت کە بەڕاستی ئەم بابەتە عیرفانیە کە من پێم وایە ئەمە ئەسڵەکەیەتی نەک ئەو بابەتە سیاسی و وەکۆڵێنەتەوەی و نیشتیمانیەکە پێم وایە دوجار ئەوانیش وەکو یەکەیەکی تەواو کرد لە ناو عیرفانە ئەتوانم بڵێم جێگەیە بێتەوە کاروانی چۆن ئەحساسی ئەو وەزیفەی بۆ دروست بوو کە مەسەلەن بیر بکاتەوە لە نووسینی ئەو چوارینانەی کە چوارینەی عیرفانین و ئەتوانم بڵێم کە لە دوای بابە تاهیری هەمەدانیەوە ئەمە یەکەم چوارینەی زمانی کوردیە بەو شێوەیە و لە دووتوێ دیوانێکە چاپ بکرێ برات هەر لە پێجی سەرەتاییەوە سەرۆکارم لەگەڵ نووسینی شیعرا لە یەکی ناوەندیشەوە یەکەم شیعری خۆم لە ڕۆژنامەیە بڵاو کردەوە حل لە ناوەندی و ئامادەیە هەندێک شیعری ها بە هەناسە عیرفانی منووسی طبعی من ئیدعای عیرفان ناکەم لە سەردەمەیە وەکو 500 ساڵ بابە تاهیری هەمەدانی هەتا وەکو مەحوی و وەفای و یعنی ئەم باڵا بەرزانەی دنیای عیرفانی ئەم چ جایی بگەینە خەڵکێکی وەکو یعنی مەولانای ڕۆمی و ئەوانە و من بەردەوام لەگەڵ ئەدەبیات و شعر و ئەم جۆرە شتانەیە هەبووم بەڵام لە 6 ساڵی ڕابردووە زۆرتر تێکەڵاو بووم حزن و غوربەتێکی زۆرتر لە دڵی منە دروست بووە سیمام چەند گەشە زۆر جار کەم زەردەخەنە لەسەر لێومە بڕێ بەڵام هەمیشە حزنێکی قوڵ لە دەروونمایە حزنی نامەی لە ناو خەڵکا باسەکرێ خەفەت خواردن لەبەرەوەی لە دیدی منە دیدی فەلسەفی و دیدی ئیسلامیش خەفەت خواردن حرامە غەم خواردن ئەبێ خەفەت و غەم لێک جاکەینەوە یعنی بۆیە پێغەمبەر دووری دوخوای لە دەقێک کە دراوەتە پاڵ پێغەمبەر دووری دوخوای لەسەر بێ ئەفەرمێ غەم هاوڕێمە منیش لە دوامین دەق کە دوێنێ نووسیمە یعنی لە دێڕی دووەم یا ئەڵێ قبوڵی کە غەم هاوڕێت بێ
بۆی پێناسەی ئینسانی بوونی خۆت لە دەست نەدەی بۆی ئینسان بمێنیتەوە ئەبێ قوبوڵی کەی خەم هاوڕێت بێ تەبیعی بەشێکی لە هەم وەرگرتنە لە سعدی شیرازی کەسێ دەرئین دنیا بێغەم نەباشد ئەگەر باشد بەنی ئادەم نەباشد یعنی تۆ بڕامەکە لە غەم یعنی دنیا لێ نییە بە تایبەتیم غەمەیان کە خەفەت نییە کە پەرۆشیە کە حوزنێکی وجودیە کە تۆ بە تعبیرە عیرفانیەکە نیشتمانت لە شوێنێکی ترە ئەگەڕێیتەوە بۆ شوێن بۆیە کە یەکێمرە لە ئیسلامە ئەڵێ ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون بۆ کوێ گەڕێیتەوە بۆ نیشتمان بۆ شوێنەی کە لێوەی هاتووی لە کوردەواری خۆشمانە کە مردووە نێژین چیڵە ئەڵێن ئەینێژین ئەینێژین یانی چی ینی دووبارە ینی سەوزە بێتەوە ینی سەوزە بێتەوە هەر کەسێکی دوور لە ئەسڵی خۆی کەوێ وەسڵی ئەسڵی خۆی لە ئاخردا دەوێ ئەوە جەنابی مەولانا فەرمێ من ئەمەوێ باز لەوە بکەم کە لە عیرفانە یەکەم هەنگاو بۆ ئەوەی کە وەکۆڵێ شایستەی عشقی لەیلابی مەرجیەکەم ئەوەیە کە مەزنون بی جەنابی شت لە یەکێک لە چوارینەکانە چوارینە عیرفانەکان نووسیوتە درەخت وتی ئەمن لەیلام ئەگەر دەتەوێ مەجنون بی کانی گوتی ئەمن سەلمام ئەگەر دەخوازی مەجزوب بی گوڵێ وتی ئەمن عەزرام ئەگەر خولیای دڵداریتە مەلێ وتی من شیرینم گەر کوڕی عاشق و بێستون بی ئەم هێما و ڕەمزە و کۆڵا عیرفانیانی کە بەکارت هێناوە هەر لە لەیلا و لە سەلما و لە عەزرا و لە کانی و لە درەخت و لە مەجزوب و هەموومانە کۆمەڵێک دەستەواژەی عیرفانی کە لە ئەدەبیاتی عیرفانیە مەسەلەن شاعیرانی ئەمە زۆر بەکاریان هێناوە تۆ لە ڕێی جەنابەت لە ڕێی شعرەکانی لە چوارینە عیرفانیەکانی خۆتەوە ئەتەوێ پێش هەموو شتێک ئەوەی کە ئینسان لەیلای حەقیقی خۆی بەدەست بێنێ هەر لەم فەزا مەجازی کە ئێمە تایە ئەژین و درەخت دنیایەک جوانیمان پێ ئەبەخشەیە کرێویشکەین بە لەیلا کانیەک بە هەمان شێوەکو چۆن مەسەلەن سۆرابی سپاری شتێکی زۆر جوانی هێڵێ با ئاوەکە لیخن نەکەین پێ ئەچێ ئەم ئاوە سازگارە بچێتە قەت سپیدارێ یان لە بێشەیەکی دوورە ڕەنگاڵەیەک پەڕی بشوە یان دەستی لەرزۆکی دەروێشێ نانێکی وشکی پێتەڕکە تۆ ئەتەوێ سەرەتا جەنابەت ئاشنامان کەیتەوە جارێکی تر بە سروشت لە سروشتەوە جارێکی تر هەنگاو بنینەوانێ بۆ ئەوەی کە بگەین بە عشقی حەقیقی بەڵێ بەشێکی باش لە چوارینەکانی برات چارەسەری کۆژانەکانی مرۆڤی سەردەمەکە یەکێ لە ڕگوڕیشەکانی ئازار و چوەرەوەرەکانی مرۆڤی سەردەم دەرهێنانێتی لە باوەشی سروشت مرۆڤ کوڕی سروشتە ڕۆڵەی سروشتە بەو ئەندازەی لە سروش دووری بخەیتەوە بەو ئەندازە ئازارە ڕۆحیەکان و معنەویەکانی زۆرترەوێ یەکێ لە تاوانەکانی یعنی ئەم سەردەمە کە بەرامبەر سروش کراوە یا بڵین زانستی نوێ ئەگەر لە هەندی ڕۆ خزمەتی بە مرۆڤایەتی کردوێ کە خزمەتی کردووە بەڵام لە ڕوویەکی ترەوە سروشتی وەک دوژمن سیر کردووە و مامەڵەی لەگەڵ کردووە و سروشتی لە ڕاز و لە سیحر و لە جادو لە سەرچاوێک بۆ ئیلهام ڕوت کردوێتەوە یعنی وای لێ کردووە کۆمەڵی یاسای میکانێکی سروش بەڕێوابان جەستەیەکی مادی ڕۆحی بێجان ئەمە ئێوێ جارێکی تر ئێمە بژێڕێتەوە بۆ سروشت پەیوەندیمان لەگەڵ سروش بۆ دروست کاتەوە جارێ شوێن پەنجەی خوا هوەری خوا یعنی جوانی معشوق کە خوای گەورەیە لە کانیە لە گوڵە لە درەختە لە هەموو شوێنێتەوە زیندوو جوانی و شوێن پەنجەی خوا بدۆزینەوە هەم چینەوە باوەشی سروشت هەم لە ڕێی سروشتەوە لە ڕاستیە جارێکتر خوای گەورە بدوێنینەوە بە تایبەتی جوانەکانی خوای گەورە بدوێنینەوە لێرەوەیە یعنی لەم ڕوانگەوەیە کە ئێمە ئەو دەقانە بەو جۆرە نووسیوانە مامۆستا من ئەوەندەی دیقەتی چوارینەکە عیرفانەکانی جەنابتم داوە و بەراوردێکم کردووە مەسەلەن بە شارەکانی مەسەلەن نالی مەحوی ئەو پیاوە گەورانی کە ینی میراتێکی گەورن بۆ ئێمە هەم لە ڕووە عیرفانیەکەیەوە هەم لە ڕووە کلاسیکیەکەیەوە مەسەلەن
مەحوی لە جێگەیەکە باز لەوە کاکە ئەڵێ ئەوەندە تەنگ و ناخۆشە لە دنیا خۆشە دەرچوو نەگەچی وە سەقەرچی یان لە جێگەیشی تراڵێ لەمانمدا نەدیوە حاصڵێ غەیری تەوەحوش من خدا پێدا و ئەوانەی لەم وحوشستانە زوو ڕووین لە زەمانێکا کە ئەوان ئەوەندە داد و بێدادیان لەگەڵ ئەو مامەڵە ڕقەی ژیان و نازانم مرۆڤایەتی لەگەڵ یەک و ئەوە بووە کە تەکنەلۆژیا و ئاستی زانیاری و معریفی ئەتوانم بڵێم وەکو ئێستا نەبووە کە جەنابەت مەسەلەن ئاماژەت پێکرد بەڵام کاتێک کە مەسەلەن چوارینەکانی جەنابەت ئەخوێنمەوە بە پێچەوانەوە لەگەڵ ئەوە مەسەلەن ینی چۆنەڵێ ها خەمێکت هەیە بۆ ئەوەی کە لە ئێستاە تەکنەلۆژیا هەمومانی لە یەکتری دوورخستۆتەوە هەمومان لە جاتیەوەی ڕوومان لە یەکتر بێ ڕوومان لەسەر موبایلە لە جاتیەوەی سەیری ئاسمان کەی سەرمان نەوی کردووە بۆ زەوی ینی بەڵام هێشتا گەشتبینێکی زۆر عەجیبەیە لە چوارینەکان تا توانم بڵێم تەڕوبڕیشی وایتیایە کە ئینسانی خوێنێتەوەی تر نازانم ئومێد و هیوایەکت لە دروستە بێ هۆکاری ئەمە چییە؟ لەبەرەوەی بەشێ لەو چوارێنیانێ بران نووسوێتی ڕخنەیە لە خودی ئەو کەلەپورە عیرفانەیە کە لە دنیای ئێمە هابووە و لە دنیای ئیسلامیش هابووە پێم وایە مرۆڤی ئێمە بەوە کێشەکانی چارەسەر نابێ بڵێ واز لە دنیا بێنە لە دنیا ڕاکە بۆ چێ ڕاکە براد لە مناقەشەکردنی مەحوی خۆمانە لە چوارینەیەکە کە بەداخەوە لە برم نییە ئەڵەم قوربان تۆ جاران پێدەفەرمووی بۆ ئەوەی ئادابی عەشق فێر ببین بچۆ بە سەحرا بەڵام ئێستا ئێمە کێشەکەیمە لەوە قوڵترە سەحرامان نەما سەحراش بوو بە شار ئەبێ ئێمە ئێستا لە ناو دڵی خۆمانە سەحرایەک دروستکەین ئەبێ ئێمە لە ناو دڵی خۆمانە خەڵوەتکار دروستکەین ئەبێ ئێمە مرید بین و شێخیشمان نەبێ ئەبێ ئێمە بە پێوە بوەستین و هاوسەنگی ڕۆح خۆشمان تێک دەنی و لە ناو دڵی شارستانێتی نوێ شابژین بۆیە ئەم عیرفانە عیرفانی جوامێرانەیە ئێوێ جارێکتر بەها ئیسلامیەکان گەردونیەکان بجێڕێتەوە وەک بەشێ لە مەنزومەی قیەمی و ئەخلاقی ئینسانە خەمی چارەنووسی کۆمەڵگای بێ خەمی دادپەروەری بێ خەمی حەقی بێ خەمی چارەنووسی میلەتەکەی بێ خەمی هەژارەکانی بێ خەمی کەرامەتی ئینسانی بێ لە هەمان کاتە خەمی هاوسەنگی دەرونی خۆی بێ ئەگەر ئێمە لەم سەردەمەیە بتوانین هاوسەنگی دەرونی خۆمان ڕاگرین ئەگەر بتوانین نهێڵین تەسلیم ببین بە ئەو شەپۆلە لە مادیگەرایی کە لە جیهاناتێ ئەگەر بتوانین بۆن و بەرامەی ئاسمانمان لێبێ ئەگەر ڕەنگە خودایەکەمان بە تەواوەتی کاڵ نەبێتەوە و ئەگەر خوددا لە دووریشەوە بێ بە تەعبیریەکە لە خواناسا ئەوروپیەکان لە دووریشەوە بێ ئێمە خوامان لە یاد بێ باشە بۆ ئێمە لەم سەردەمای یعنی خۆمان لاون نەبووە لە دواندنێکترا لەگەڵ مەحویە منەڵێم جەنابی مەحوی لە دوایەوەی کە مناقەشێ سەحراوشتەکە ئەڵێ ڕۆی ئەو ڕۆژەی کە تەنیایی جوانترین لەحزەی لقا بوو کە ڕۆح دەچوو بەرەو ئاسمان هەموو لایە هەموو دەرگا بۆی واڵا بوو ئەوە ڕۆی من ئێستا لانی کەمی پێناسی خۆمە بێ لانی کەمی ئارامی ڕۆحی مەبێ بەڵکو بتوانم مانە بدەم بە ئازارەکانم ئەوە زۆر دەستکەوتە بۆیە جاری وایە بە برا تەڵەن چۆنی لە تەلەفۆنەوە یا خەڵکی تر ئەڵێم زۆر باشم لەبەرەوەی منەتوانم مانە بدەم بە ئازارەکانم یعنی چی مانە بدەم بە ئازارەکانم یعنی من پێم وانیە ئێمە لە سەحرایەکی بێ ئامانج ئاژین لە ژیانێکی پڕوپوچ و عەبەسێت ئاژین ئەم ژیانە ئامانجدارە خوایەکەیە ئاسوویەکەیە ئێمە بەرەو ئەوێ ڕۆین ئەمە بۆ من بەسە بۆ من زۆر شت لە ژیانە ڕاستەکاتەوە بۆیە لە ڕاستیە من لەگەڵ مرۆڤی ئەم سەردەمەیە قساکەم ئەو قسانی مامۆستا سەعید نەوڕەتیش بۆ من زۆر گرنگە ئەم سەردەمە سەردەمی تەرەفی ڕۆحی نییە سەردەمی ڕزگارکردنی لانی کەمی ئیمانە و هاوسەنگی ڕۆحی و دڵ و دەروون پاراوکردنە ڕشانن بە بۆن و بەرامەی عیرفان و ئەم جۆرەشتانە نەک خودی عیرفان وەک کۆیەکی ڕۆحی کەڵک بووی گەورە وەک پێشینان هینوە چکم ئەم سەردەمە سەردەمی عیرفان نییە وەک وتمان هێندەی سەردەمی بۆن و بەرام و یعنی ڕوحێتێکی عیرفانە ینی ئەتەوێ هەروەکو مەولانا و پرسیاریان لێ کردوتیان چاکە چیە وتی چاکە تەرکی خراپەیە هەرەوە نەکە خراپەکار نەبی چاکەکاری هەرەوەندەی کە بتوانی ینی ئەو فەزا ڕۆحیە بۆ خۆت دروستکەی و بتوانیت تێکەڵی ئەم ژاوە نەبی لە ئێستاە پێم وابێ
کارێکی زۆر باشە هەر ئەو نەمرۆڤ خۆی ون نەکە پێناسەی خۆی ون نەکە ئاراستەی خۆی دیار بێ بەرەو خۆی بناسێ بتوانێت خۆی بناسێ و هاوسەنگی خۆی ڕاگرێ بە بڕای من کارێکی گەورەی کردو عیرفانش ڕۆڵی خۆی بینێ سپاس دەکەم مامۆستا کاروانی زۆر خۆشحاڵ بوو مێ دەکەم کە ئینشاڵڵا بتوانین لە ئەڵقەیشی دیکەدا لە چامە بە خزمەتان بگەینەوە بتوانین شرۆڤەی کۆمەڵێک لە چواری عیرفانیەکانی جنابەت بکەین سپاس بۆ ئامادەبوونت خۆشەویستان و ئازیزانی چامە لێرەدا و بەم جۆرە دەینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەشمان تا بە یەگەشتنەوەیشی تر سپاس بۆ تەواوی ستافی ماندوورە ناسیان بەرنامەیە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ ماڵتانە